بۆ ترامپ بۆ بەسەرۆک خۆ سیاسی نییە کابرای سیاسی نییە ئەسڵەن کابرای زۆر گەمژەشە وتی ئەنگێلا مارکل میکی ماوسی مشکێکی بچووشکی بەردەستی ئەم کابرایە دیکتاتۆرێتی ئەمێچێتی ئەوروپایە وای لە بەریتانیا کرد کە دیلیتان دەرچوو لێچێتی ئەوروپا چونکە هەستی بەو دیکتاتۆرێتی ئەم لێچێتی ئەوروپایە کرد بۆ یەکشاوێت ئەڵێ ئەم کابرایە کە نیشانیدان کە ڕسمەکە لە دیواردا بوو ناوی یونکەیە یاخود جونکە بە ئەڵمانی ئەبێتە جونکە یونکە ئەڵێ یونکە سەرۆک وەزیرانی یەکێتی ئەوروپایە ئەڵێ ئەم کابرایە ئەمە کار بەدەستی گەورەی هەموو یەکێتی ئەوروپایە نەک سەرۆکەکانی فەڕەنسا یاخود ئەنگێلا مارکل ئەڵێ ئەنگێلا مارکل وەکو میکی ماوس پاپاکە بەراوی میکی ماوس یعنی مشک ئەڵێ وەکو مشکێکە لە چاو جونکە بۆ ئەمە بڕیار ئەدات چەند پەنابەر وەربگرین ئەو بڕیار ئەدات چی لە ماڵەکانماندا بگوزارێت نەک ئەنگێلا مارکل چونکە هیچی بەدەست نییە ئەم سەرۆکی یەکێتی ئەوروپایە ئەم جونکەیە ئەم کابرایە دیکتاتۆرێتی ئەم یەکێتی ئەوروپایە وای لە بەریتانیا کرد کە دیلیتان دەرچوو لە یەکێتی ئەوروپا چونکە هەستی بەو دیکتاتۆرێتی ئەم یەکێتی ئەوروپایە کرد بۆ یەکشاوێکی لە هۆکارەکانی ئەمە بوو ئەوەی دومیشان هۆکاری دومی کە بەریتانیا کشاوە چ بوو لەوەی کە لەبەر زۆری پەنابەرەکان بوو وازگەینە بۆ چونکە ئەو بڕیاری ئەدا ئەبێ ئەوەندە پەنابەر وەربگریت و ئەبێ ئەوەندە میلیارش بێ بۆ ساڵان زیاتر لە 300 میلیار پارەی لێ ئەستاندن ئەم کابرایە کە سەرۆکی یەکێتی ئەوروپایە بۆیە ئەگەر ئەمە میکی ماوس بێتن ئەنگێلا مارکل ئەدی بۆ خەڵکی بۆ هەڵی ئەبژێرن وی خەڵکان چەواشە کراون و ئەزان وەکو لای خۆمان ئەم دەسەڵاتدارە شتێکی پێکرێت من زۆر جار لەگەڵ ئەڵمانەکان مناقەشەوە ئاکەم یعنی دائما کەڵێ بۆ شەڕە ئەڵێم لە شەڕەکە گەڕێ ئەدی بۆ قەرزدارن ئێوە ئەڵێم هەمان سیستەمە چۆن ئێوەیان تووشی قەرزداری کردو کە 2 تریلیۆن و 300 میلیارد زیاتر قەرزدارن و ئێوەی ملەتیش حکومەتەکەتان ئەوەندە قەرزدارە چۆن ئێوەش 4 تریلیۆن قەرزدارن کەواتە هەمان سیستەمە هەمان دەسەڵاتدارە ئێمەش بە قەرزدار منداڵەکانیشمانەکە بە قەرزدار و ئەو نەوەی کە لە دایکیش نەبووە یەکسەر ئەڵێ ڕاستەکەی هەمان چەواشەکاریە کە تووشی ئێوەش بووە ناچمە سەر خاڵە بچووکەکان لە بازێکی بچووکە بسوڕێمەوە بڵێم کێشەی ئێمە حدودە یاخود میلەتە یاخود مەزهەبە یاخود هەر شتێکترە چونکە ئەم کێشانەمان نەبووە بەڵکو بۆیان دروست کردین ئەگەر نە ئێمەی موسڵمان لەگەڵ هەموو میلەتەکانە لەگەڵ هەموو قەومەکان و مەزهەبەکانی تر 1000 ساڵ زیاتر پێکەوە ژیان بەبێ کە کێشەمان هەبێ کێشە وردەواڵە هەر هەبووە بەڵام ئەو کێشە گەورەیمان نەبووە ئێستا بۆیان دروست کردین بە خۆشیان لەسەر لێی ئەخۆن و قەرزدارمانەکەن بۆیە ئەڵێ ئەم کابرایە کە جونکە کە وتی ئەنگێلا مارکل میکی ماوسی مشکێکی بچووشکی بەردەستی ئەم کابرایەیە ئەم کابرایەش کە وتی ئەبسولوتە ماغیۆنێتەیە یعنی بەتەواوی بووکەڵەیە بووکەڵەی ئەوەی کە ئەو بووکەڵەی کە دەسولاغەکانی بەدا و ئیشەکات لە شانۆگەریەکان نیشانێدەن یعنی ئەویش بەدەستە خۆی نییە یعنی ئەنگێلا مارکل مشکی بەردەستی ئەمەیە ئەمەشان بەخۆی چیە بووکەڵەیە ئەی باشە بووکەڵەی دەستی چ هەیە يعني أم سكردي كما حلي بشيء سكردنيها يعني أو أنا كيما أبيني تاوريك لا كوشي سبيق سما بوبكن ولا برلمان كان أقسم بوبكن ولا بردم راويشكاري كوشي سبيق راويشكاري ألمانيا وراويشكاري فلان هم سكردني نينا قصي منية أم قصي زور بيزوري حمو ليكولر وزانا وبروفيسور أوروبا وأمريكا ورجعوا وهل همويتي بلام أما تاكن نمونيك كبيش نشاط على دم كأماية لو نمونانيك كألي أما بوكالي دستي كساني ترى بوكالي شيء دبا أمر ريبورتاج عربي تاع نشان دم وخوي بإنجليزية بلام قراءة عربي سيري كان بزان بردستي شيء بلام بزواني سيري كان نبرأوي ككوشي سبين نشان أداء سيري كان لتنشتيا بناية زيرين دروست بيتن أم بنا زيرنا ناوي جولدمان سايكس جولدمان يعني بياوي زيرين أم جولدمانا أما كارجيري ياخد أما سروتشي كوشي سبيا سيدي كان بيبينا فهم كبينيتن كأم جولدمان سايكسا كتسون لسردني كلينتونا بون بمديري اقتصادي ياخد وزيري دارائي لسردني كلينتونا لأنه هو كان لدواي أول تسون لسردني بوشة بهماشي وموظف كان بو بتسي بو مديري بهماشي بو وزيري دارائي سردمي بوشة لسردمي أوباما بنيت لو ما هشت على دار بطواوي موظف كان هاتنا ناكوشي سبي أواني لكوشي سبيش بون بشاغرد وموظفي جولدمان ساكس حبوا تعبين أو عليه وكو مليشكو هيركا ونازع مليشك لهيركا مليشكا جولدمان ساكس لكوشي سبي عن كوشي سبي لجولدمان ساكس كهمية موظف وشاغرد يكترينا
ولا ما كاتك أو هم زيجا جريجانا قورخ كردو بون بريبري أم زيجانا بون بريبري كوشي سبيشا لهماش بنيتان تسون برينوا تشندري ناو وڵاتەکانی تری ئاسیا و ئەفریقا و ئەوروپا ئەوانە کەواتە ئەم جونکە سەرۆکیەوە ئەویش مۆزەفێکی بەردەستی گۆڵدمان ساکسیە کە هەروەک چۆن ترامپ و ئۆبامەش شاگردی دەستی ئەوانەنە ئیمزایەکە بینی چۆن شتەکە بەرزەکاتەوە واکە لەبەر بە حیات ئیمزای نەکردووە بۆ نبینی هەم تەلەڤیزیۆنە بەرامبەر بێتەکە وەکو ڕەمزێکدایان ناوەرە تۆ کابراایکی گەمژەی بە خەڵکی سەرۆکایەتی دیت هەروەک چۆن ئەو کاری ترە بینیت هەموو سەیری سەکردەکە هەموو گەمژەیەکیان پێوە دیارە بەڵام لە ئێمەوە خۆیان نیشاندن بۆیە کە سەری قسەکانیشان نەکەین وتەکانیانەکەین یەک قسەی وانی کە بنووسرێنەوە پاش پێشی پێیەکەین هەشتێکی لێ دروست نابێت لە وشەکانیانە بۆ چونکە ئینسانی گەمژە نابێت بەسەرۆک ئەمە باش بزانە باشە ئەنگێلا مارکل وتمان میکی ماوسی یاخود مشکێکی بچووکی بەردەستی جونکەش مۆزەفێکی بچووکی گۆڵدمان ساکسە هەروەک چۆن ترامپ و ئۆباما و ئەوانە هەمووی مۆزەفی گۆڵدمان ساکسینە ئەمانە زانە مدیری کە پیشانیداوەتی مدیری تیجاری نێجیریا هەمووی بلکە گریگەکانی کاڵی وڵات یعنی اقتصاد یعنی پارە ئەگەدار بن گواستنەوە و گەیاندن و کارەبا و ئەمانە ئیشی ئەمانە بەهەدی ئەدەن بە خەڵکە بەڵام بلکە گریگەکان وەکو دارایی وەکو سەربازی وەکو استیخبارات ئەمانە بۆ خۆیان قۆرخەکەن بۆیە بینی مدیری تیجاری نێجیریا هەر لە خۆیان مدیری بانکی ئینگلترا لە خۆیان مدیری ماریۆ دراگی کە سەرۆکی یەکێتی ئیتیحادی ئەوروپیا بانکی ئیتیحادی ئەوروپی کە ماریۆ دراگیە کە ئەم پارە ئەدا بە وڵاتەکان و قەرزیان پێداتن و ئەویش مۆزەفێکی بچووشی بەدەستی گۆڵدمان ساکسیە گۆڵدمان ساکس ئەوە بوو لە ساڵی 2008 کە بانکەکەی بە ناوی لیمان برادرز بوو 32 وڵاتی داتەپارت 32 وڵاتی داتەپارت هەروەکو یۆنان و پورتوگال و ئیتالیا ئەوانە هەموو داتەپی و لەسەر لێواری داڕمانێکی گەورەدانە کە ئێستاکە زۆری لە وڵاتانە منداڵەکانی خۆیان ئەفرۆشن و منداڵیان لەدایک نابێت چونکە هەدەفیان لە ناوبردنی مرۆڤایەتی بۆیە ئێستا ئەوانە بە تەواوی ئەڵمانیش بە ئاماشەوە منداڵ دروست ناکەن ئەمە لە دەست داهاتوو باسێن کە ئایا بزانین ئەوروپای ئەلمانی ڕۆژئاوای ئەلمانی کە ئێستا و ئەلمانێتە ئیستیساغە لە ئێمە بۆی ئەم کوشتن و بڕین و خۆکوشتن و بێئەخلاقیە و ئەم هەموو گەندەڵی ئەوە سەرچاوی ئەو ئەلمانەتی کە لێرە شەیە بەڵام زۆر خەڵکان پێ و ئەناڵێن کە لە دەست داهاتووە بە قسەی خۆیان ئەیسەلمێنین لەبارەی ئەخلاقی و ئاعیلی و نەخۆشی دەروونیەکانەوە و لە ڕووی ئیقتیسادەوە چەندە داتەپیون ئەدی بۆ ئێمە پیشانمان نادەن کە بە قسەی خۆیان نیشانتان دەم کە بزانین چەندە چەواشەکراوین وەیە کە دەجال دێت هەموو جیهان کەمێکی نەبێ شوێنی ناکەوێت چونکە خەڵکە بە تەواوی ئەبن بە کۆیلەی دەستی ئەم بۆیە کە دێت هەمومان بە قسەی ئەەکەین و وەخوا بمان پارێزی و شوێنی ئەەکەوین